باهۆی بردومانەکانی چەکدارانی داعش بۆ سەر شارەدەی تازە لە باشووری کەرکووک منداڵێکی تەمەن 2 ساڵ و نیو بە ناوی فاتمە سەمیر گیان لەدەست دەدات. دانیشتوانی تازە دەڵێن هاوەنەکانی داعش مادەی کیمیاویان تێدا بووە. باوکی فاتمە کە چەکداری حەشدی شەعبیە ئۆباڵی گیان لە دەستدانی کچەکەی داخاتە ئەستۆی حکوومەتی عێراقی. Sarık attılar yanımıza, biri kapımız üstüne ögüne düştü. 2 ساروخیان ئاراستە کرد یەکێکیان کەوتە پێش دەرگاکەمان کەوتە نزیک کچەکەم قۆڵ و سک و پێیەکانی بریندار بوو. کاتێک دایکی هەڵی گرتەوە ئەوش بەو کیمیاویە بریندار بوو دەموچاوی هەمووی سووتا. Tütünü kara tütünü ailemin üzünü yandırdı. Kamilin duvarı hamdı burmunca. دایکی فاتما یەکێکە لەو هەشدا بەرکەوتووی تۆپبارانەکانی چەکدارانی داعش کە مادەی کیمیاوی تێدا بەکارهێنرا بوو. ئێستاش باری تەندروستی ناجێگیرە و بۆ نەخۆشخانەیەکی بەغدا گوازراوەتەوە. با کەسێک ببێتە گەورەمان و بەشیر ئازاد بکات. سوپاکە هاتووە بۆ بەشیر کۆنتڕۆڵ ناکات. فاتمە و دایکی گوناحیان چییە؟ بەس لەم هەفتەیە 370 کەسمان بریندار بووە. خۆ ئەمە قبول نەکات بە پیاوەکان ناوێرن بۆ ئافرەت و منداڵ دەکەنە ئامانج. خەڵکی شارەدەی تازە دەڵێن ئەو مۆڵەتە تەواو بوو کە بە حکومەتی عێراقی درابوو. ئەگەر لە سەرەتای ئەم هەفتەیەوە بەشیر کۆنتڕۆڵ نەکەنەوە ئەوە هەڵوێستی تونمان دەبێت و حەشدی شەعبیش هێشتا داوای دەرفەتی زیاتر دەکات. وبزمدا ملات مطالباتنا استجابت اتماقشي ئێمە هاتوین بەدەم داواکاریەکانی میلەتەوە. حەشدی شەعبی لەگەڵ حکومەتی عێراقی قسەی کردووە بەڵام کاتی دەوێتاوەکو بڕیاری چارەنووساز بدەن و لە زووترین کاتدا داوای پەیوەندی لە هەرێمی کوردستان بکەن و ئەم کارە تەواو بکەن. تەنسیق ئێتسنە حکومە مەرکەزیایدان بۆ ئیشی بترسنە. ماوەی 2 هەفتەیە چەکدارانی داعش بە هاون لە گوندی بەشیرەوە شارەدەی تازە دەکەنە ئامانج کە دانیشتوانەکەی تورکمانی شیعە مەزهەبن و ئەگەر چی دوولی وایە و 3 سەرایی حەشدی شەعبی بۆ شەڕی بەشیر ئامادەکراوە بەڵام هێشتا فەرمانی شەڕی بەشیریان پێ نەکراوە. شیوەنەکان تەنها بۆ منداڵێکی تەمەن 2 ساڵان و نیو نییە بەڵکو دەیانەوێت دەنگی خۆیان بەلایەنەکان بگەین و پێیان بڵێن ئەو مەترسیە هەڕەشە لە ژیانی نزیکەی 40,000 تورکمانی شیعە مەزهەبی شارەدەی تازە دەکات. هیوا حسامەدین ڕووداو شارەدەی